بەڕێز زەکیە سەید ساڵح بریکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان قسە دەکەم لە دهۆک لەگەڵ مەخات و زەکیە زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24 دەکرێت سەرەتا پێم بڵێ هۆکاری چی بوو کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەم پێشنیازەی دایە ئەنجومەنی وەزیران و دواتر پەسەند کرا؟ ئەمە ئەم پێشنیارە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کرابوو چونکە هەندێک کەس هەبوونە کە کوچی دواییان کردووە بە نسبەت قەرزی بچووک ئەوانە تقریبان 59 کەس بوون 4 کەسیان لەمانە قەرزەکانی خۆیان گەڕاندوتەوە بەڵام 55 کەسەکەم مابوون خۆتان ئازانن کە زروفی هەرێمی کوردستان بەتایبەت لە 2014 تاکۆ ئێستا وەکو بڵێن وەکو ئستقراریەتێکی ئابووری ڕەنگە هەندێک جار ئەوەی تێکەوتبێ بۆیە ئەوانە هاتوون داوایان کردووە کە ئەگەر لێخۆشبوون هەبێ کە سوکاری ئەمانە هاتوونەکە داوایان کردووە کە لێخۆشبوون هەبێ بۆ ئەم کەسانە لەم سۆنگەیەوە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەکو وەزارەتێکی پەیوەندیدار هاتووە ئەم نووسراوەی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە خۆشبەختانە لە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیران جێگیر کراوە و دوێنێ بە خۆشحاڵیەوە پەسەندیان کردووە بۆ ئەوەی لێخۆشبوون هەبێتن بۆ ئەوانەی کە قەرزی بچووک لایەن بووە بۆ ئەوەی قەرزە بگەڕێنەوە زۆر باش بەنسبەت پێشینەی بەڵێ منی شەرم ویست پرسیاری ئەوەت لێ بکەم ئەی پێشینەی هاوسەرگیری بۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن ئەوان ژمارەیان چەندە و بڕی ئەو پارەیە چەندە کە لی خۆش دەبن پێشینەی هاوسەرگیری خۆی لە مانگی 5/2013ەوە پاش دەرکەوتنی ڕێنماییەکان چووتە بواری جێبەجێکردم کە کەمەندامان وەکو منحەبوویان حساب بکرێتن بەڵام پێش 2013 بەپێی ئەو ڕێنماییە کە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان داری کردووە ئەسەری ڕەجعی نەداوەتە بۆ ئەوانەی کە پێش 2013 بوونە بۆیە ئەوان داوایان کردووە ئێمەش کەمەندامین بۆچی ئێمەیان نەگرتووە بۆچی ئەوانەی پاش 2013یان گرتووە لەم سۆنگەیەوە ئێمە داواکاریەکمان پێشکەشی ئەنجومەنی وەزیران کردبوو ژمارەیان جارێ دیار نییە بۆچی دیار نییە چونکە ئەوانەی کە پاش 2013 بوون لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم لێخۆشبوونیان بۆ کراوە بەڵام ئەوانەی پێش 2013 بوون چونکە لە خزێنەکان پارەیان وەرگرتووە بە پاڵپشتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی چونکە دەبێت راپۆرتێکی پزیشکی هەبێتن کە بسەلمێنێت ئەمە کەمەندامە ئەوانە لەوێ وەریان گرتووە بۆیە تا ئێستا ژمارەیان دیار نییە بەڵام ژمارەیەک هەیە کە داوای کردووە ئێمەش بەپێی داواکاری ئەوان وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کارمان لەسەر کردووە و خۆشبەختانە پەسەند کراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە لە ڕێنماییەکان کە لە داهاتوودا دەردەچێت بە هەماهەنگی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت لەوێ چۆنیەتی و با بڵین ئاسانکاریەکان جێگیر بکرێت قەت و زەکیە مەرجەکان چی دەبێت ینی لە ڕێنماییەکان چی دەکەن بە مەرج بۆ ئەوەی ئەو کەسانە بیسەلمێنن کە خاوەن پێداویستی تایبەتن و پێشینەی هاوسەرگیریان وەرگرتووە ساڵی 2013 ئەوانەی کە ساڵی پێش 2013 دەکرێت ئەمە دەبێت تەنسیقێکمان هەبێ لەگەڵ گەنجینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەر بە وەزارەتی داراییە بزانین خۆی کەم ئەندام دەبێ بە پێی قانونی ژمارە 11/2022 ئەو کەسە کەمەندامەکە هەم ڕێژەکەی هەم
جووری کەمەندامیەکەی بە پێی راپۆرتێکی پزیشکی دیاری بکرێتن واتە ئەوانیش دەبێت راپۆرتێکی پزیشکیان هەبێ لەم بوارەدا کە کەمەندام حساب کراون و پاڵپشتیەکی وەزارەتی کاریشیان هەبووە ئەوانەی کە پاڵپشتیان نەبووە ڕەنگە دیسان پێویست بەوە بکاتن کە لە لژنەی پزیشکی دیسان پشکنینیان بۆ بکرێتن بەس من لەو باوەڕەدام کە هەمویان حتمان لژنەی پزیشکیان کردووە لە کاتی خۆیدا بۆیە توانیویانە ئەم چونکە وەکو هاوڵاتی ئەوانە وەرگیراون یعنی وەکو کەمەندام وەرنەگیرەوە ئەم من حیاکە بۆیە دەبێ راپۆرتی پزیشکیان حتمان هەبێ بۆ ئەوەی وەکو کەمەندام حساب بێگومانکرێتە باشە خاتوزەکە هیچ پلانتان نییە بۆ ئەوەی کە دەست بکەنەوە بە پێدانی پێشینەی هاوسەرگیری جارێ ئەگەر هات و بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران مناقشە کرا بە پێی ئەو ڕێژەیە کە دادەنرێتن و دیسان چوو پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان لەوێدا مناقشەی بودجەی کرد و مادەیەکی جێگیر کرد لەسەر پێشینەکان ئەو کاتە دەکرێت هەموو خەڵکی هەرێمی کوردستان بگرێتەوە زمنیوانیش کەمەندامانی هەرێمی کوردستان کە دیسان دەکرێت بە پێی ئەو مناقشاتانەی کە لە پەرلەمانی کوردستان و داواکاریەکانی وەزارەتە پەیوەندیدارەکان ڕێکارەکانیان بوو زۆر باشە خاتوزەکە بە دەرفەت ێزانم پرسیارێکدا ڕاستە بکەمەویش لەبارەی ئەو ژمارەیەکی زۆر لە کەمەندامان کە لە لای ئێوە خۆیان تۆمار کردووە بڕیار بوو ئەم لیستە بدەنە بەغدا کارەکان بەکوێ گەیشتووە ئایا ئەوانەی کە نوێ بوون و تۆمار نەکراون تۆمار کراون یاخود نا ئێمە 13121 کەسمان ناونووس کردووە راپۆرتی پزیشکیان کردووە هەموو ڕێکارەکانی کە بوو کەمەندامێک پێویستە کە هاوکاری وەربگرێتن هەموو تەواو بووە لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان پەسەند کراوە لە وەزارەتی دارایی پاشەوەی کە لژنەیەک پێکهێنراوە لەگەڵ وەزارەتی تەندروستی دیسان پەسەند کراوە و ڕەوانەی وەزارەتی دارایی حکوومەتی فێدرال کراوە و هەر لەم بارەشەوە ئێمە وەکو وەفدێکی باڵای وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی جەنابی وەزیر من و چەند بەڕێوەبەری گشتی لەگەڵ وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی فێدرالیش دانیشتوینە لەم بوارەدا و لە مناقشاتی کە وەفدەکەی عێراق هاتبوو سەردانی هەرێمی کوردستانی کردبوو وەفدی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش لە دانووسانەکان لەگەڵوان بەردەوام بووە بەڵام تا ئێستا وەڵامێکی کۆنکرێتی قبولکردنەکە بۆ ئێمە نەهاتووە دەست خۆش بەڕێز زەکیە سەید ساڵح بریکاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان